الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، لا هفتي پێشوە باسی ڕەوشتی ئارامگرتن و سەبرمان کرد، باسی فەزڵەکەیمان کرد کە چەندێک فەزڵی گەورەیە، چەندێک پاداشتەکەی گەورەیە لای خوای پەروەردگار. و باسی ئەومان کرد کە ئارامگرتن و سەبر سێ جۆری هەیە. جۆری یەکەمی کە ئارامگرتنە لەسەر تاعەت و خواپەرستی، ئەوەمان باس کرد لە هەفتەی پێشوە. جۆری دووهەمیان خۆشەویستەکانم ئارامگرتنە لەسەر مەعسیەت و تاوان. معلومە لای هەمووان کەوا نەفسی ئینسان زۆر جار فەرمانی پێەکە بە خراپەکاری. إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربك. زۆر جار نەفس ئەمارە بەڕاستی، یعنی هاندەرە، فەرمانکەرە بە خراپەکاری. طبعا کە نەفسیش مەیالە و مەیلی هەیە بۆ لای شەهوات و ئارەزوەکانی، شەیطانیش ئەی ڕازێنێتەوە. ئەگەر بێت و ئینسان زوو بە لەغاوی ئارامگرتن و سەبر نەفسی خۆی لەغاو نەکا، نەیگرێتەوە بەڕاستی کاتێکە زانی ڕۆیشتۆتە ناو لە وەرگای شەهەوەت و ئەرەزوو و لە ناویا بە کەیفی خۆی دێت و ئەڕوا. و بە تەئکید خاڵێک هەیە زۆر زۆر گرنگە بەڕێزان، ئینسان نەفسی خۆی بگرێتەوە لە شەهوەت و ئارەزوو، یعنی سەبر بگرێ و نەفسی خۆی بگرێتەوە لە سەرەتاوە، ئەگەر چی زۆریش قورسە، زۆر ئاسانترە لەوەی کە ئەگەر ڕۆیشتە ناوی و ڕاهات لەگەڵیا، ئیتر ئەوە زۆر قورسە بیگەڕێنێتەوە. عینەن وەک ئەوە وایە کە تۆ حەیوانێک، ئاژەڵێک بتەوێ بی لە وەڕێنی، ئەگەر کردە ناو لە وەرگایەکی، بەرداوە ناو لە وەرگایەک کە حەزی لێ بکە، ئیتر ئەبە ئاسان نییە بیگەڕێنیتەوە. بەس سەرەتا نەیەڵی بڕاتە ناوی، ئەگەر چی تۆ زێیلاکە بی، ماندووە بی، بە ئاسانتر سەیتەرە ئەکەیتە سەریا، زاڵ ئەبی بە سەریا. نەفسی ئینسانیش بە هەمان شێوەیە خۆشەویستەکانم. نەفس بەشی ئاژەڵیە لە گیانی ئینسانە. حەیوان تەنها لە شەهوات پێک هاتووە، مەلائیکە تەنها لەلایەنی ڕوحی و عیبادی پێک هاتووە، بۆیە قەت نابینی مەلائیکە مەعسیەتی خوا بکەن. و حەیوانەکانیش بەردەوام خەریکی شوێنکەوتنی ئارەزۆکانیانن. خوای تەعالی ئەم دوانە هەردوویان محاسبە ناکات، چونکە خوای تەعالی ئەم دوانەی بەو شێوە خوڵقاندووە. بەڵام ئینسان کە خوا تاقیە کاتەوە، هەردوو جۆرەکەی تایە، بەشە حەیوانەکەشی تایە کە شەهەوات و ئارەزووە، و بەشە مەلائیکەیەکەیشی تایە. بۆیە ئەگەر تۆ هەوڵتدا ئەمە زاڵکەی بەسەر ئەوە، ئیتر ئەو کاتانە مسەیتر ئەبی بەسەر شەهەواتی خۆتە. ئەگەر ئەم لاتە بەهێز کرد، مسەیتر ئەبی، زاڵ ئەبی. بەڵام خوا پەنامان بدە ئەگەر ئەم لاکە زاڵ بوو، ئیتر بە ئاسانی ناتوانی بیگێڕیتەوە، ناتوانی لە حەز و ئارەزوەکان دەریکەی، لە ناو حەز و ئارەزوەکان دەریکەی. دووشت هەیە خۆشەویستەکانم، وا ئەکا یارمەتی تۆ بدە کە بتوانی نەفسی خۆت لە شەهوەت و ئارەزوو بگریتەوە. یەکەمیان، ئەگەر بتوانی و تەواو شەهوەت و ئارەزوو زاڵ نەبوو بێ بەسەرتا، بیرکەیتەوە لە عاقیبەتی ئەو گوناح و تاوانەی کە ئەیکەی. ئەگەر خەڵک بیرکەنەوە عەقڵیان زاڵ بێ
بیر لەوە بکەنەوە کە ئەو تاوانەی کە ئەیکەی سەرنجام بۆ دنیات ڕوڕەشیە و بۆ قیامەتیش سەرشۆڕیە بەڕاستی کەس گوناح ناکە. بەس کێشەکە ئەوەیە خەڵک لەو کاتەی کە گوناحەکەوێتە بەردەمی شەهوەت و ئارەزووی ئەوەندە زاڵەوێ بەسەر عەقڵا بیر ناکات و عەقڵی لە کارەکەوێ کە بەشە مەلایکەکەیە لە گیانی ئینسانە. ئەوە مشکلەکەیە. جا تۆی ئیماندار مادام ئەهلی تاعەتی، یعنی معنای وایە بەشە عەقڵیەکەت هێشتا گیانی تیا ماوە، لەوانەیە ئەمەیان زاڵ بوو بێ بەڵام ئەمە گیانی تیا ماوە، بۆیە پێش ئەوەی دەست بۆ گوناح ببەی بیرکەرەوە کە گوناح بۆ دنیا چیت بەسەرا دێنێ. ئەگەر ئەو گوناحە لەناو خەڵکا مەشهور بوو، بۆ نمونە لەناو خەڵکا ئەگەر مەشهور بوو تو عەرەق خۆری، تۆ کەسێکی عەرەقە خۆیتەوە یان مادە بێهۆشکەرەکان بەکاردێنی، یعنی چۆن ئەبی لەبەر چاوی خێزانەکەت، لەبەر چاوی دایکت، باوکت، براکانت، خوشکانت چیت بەسەر دێ؟ ئینسان فەقیرەکە، ئینسان ڕسواەکە، ناشرینتەکە. ئەوە سەرنجامی قیامەتیش ئەوە زۆر معلومە. ئەو ئایەت و ئەحادیثانەی کە لەسەر ئەو بابەتە هاتوون زۆر جار باس کراوە. ئەگەر بیر لەوە بکەیتەوە قەت دەستناوەی بۆ مادەی بێهۆشکەر، قەت دەستناوەی بۆ عارەق و بەڵکو دووریشی لێ ئەگری. دوورگرتن یعنی چۆن کە خوای تەعالا ئەفەرمێت دووری لێ بگرن، ئەوە کاری شەیطانە و خۆتانی لێ بە دوور بگرن. یعنی ئەو شتانەی کە نزیک دەکاتەوە لەوە ئەوەیش ناکەی. بۆ نمونە هەرگیز ناچیتە کافیتریا، چونکە لە کافیتریاکانەوە هەنگاوێک نزیک ئەبیتەوە لە عەرەق و لە مادەی بێهۆشکەر قەت ناچیت. هەنگاوێکی تریش کە بۆ ئەوەی نەچی بۆ کافیتریا هاوڕێتی ئەو کەسانە ناکەی کە ئەچن بۆ کافیتریا. ئەسڵەن هاوڕێتیان نا. هەر کەسێکت بینی چوو بۆ کافیتریا و گازینۆکان ئیتر هاوڕێتی ناکەی، هاوڕێتی ناکەی. جاران ئەم کافیتریانە نەبوو ما ئێستا هەیە، چایخانە بوو. زۆرێک لەم پیاوە بەڕێزانەی کە لەیران خۆ چایخانە بەس هەڵکە ڕۆی چایەکی خوارد و جاری وا هەبوو هەنێ کەس لەوێت دۆمنە و شتیشیە کرد. ئەلەم پیاوە بەتەمەنانە هەن وەکو نمونەیەک بزانن هەرگیز بۆ چایخانەیش ناچوو، هەر چایخانە ناچوو، چونکە ئەیوت ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی نزیکم کاتۆ لە نادی و لە شوێنی عەرەق خواردن خۆی ئەگرتەوە. هاوڕێتی کەسێکی نائەکرد بچێ بۆ ئەو شوێنانەش بۆ ئەوەی دوور بێت. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم خۆشەویستەکانم حیاکردن و شەرمکردن لە خوای پەروەردگار. بیرکەیتەوە کە لە ڕۆژی قیامەتا لە بەردەمی خوایە چی ئەڵێی، ئەو نیعمەتانەی کە خوای تەعالا بە تۆ بەخشیوێتی تۆ لە چیا بەکارت هێناوە؟ لە مەعسیەتی خوا، ڕێک سەرپێچیکردنی خوای پەروەردگار. جا هەر لەبەر ئەوە خوای پەروەردگار ئەفەرمێ تەماشاکە، ئەفەرمێ وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. أما أو كسانيك شرمك أو كسانيك شرمكا لمقام خواي پروردگار، لخواي پروردگار أترسم شرم و حيايان واي بيان كرت كوا نفسي خويان لهوا آرزو بدور بقرن براسي أو كسانا بهش جيگايان. جا زۆر زۆر گرنگە ئێمە هەوڵ بدەین ئاوابی. جۆری سێیەمی سەبر خۆشەویستەکانم سەبر و ئارامگرتنە لەسەر موسیبەتەکان. طبعا تۆ لە ژیانە بژێی بەتەکی تووشی موسیبەتە بێەوە، ئەوە زۆر گرنگە سەرەتا بیزانی. لە دنیاە بژێی یعنی ئەبێ موسیبەتت توش ببێ. خوای تەعالا وعدی داوە فەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ. يعني لدنيايا بالتأكيد توشي ناڕەحەتی أبي، توشي برسێتی أبي، توشي كمي پارە أبي، توشي كمي خواردن أبي، وترس دێتە ڕێگا، ئەمن و ئاسایشت تێکەچێ، ژیانت ترس و لەرزیتی ئەکەوێ و دۆستان و خۆشەویستانیشت لەدەست ئەدەی. بەتەکید وایە لە ژیانی دنیا ئەمانە قەرارە ئیمتیحان بکرێیت تۆ. جا کاتێک لەمانەت تووشە بێ نەفسی خۆت بگریتەوە لەوەی کەوا دڵت لە ناو دڵەوە ناشکوری دەرنەبڕی، بە زمانت ناشکوری نەکەی، یعنی خوا پەنامان بدە هاوار بکەی
هەوەی شێرە بکەی واوەی لێ بکەی یا قسەیەک لە دەمت دەرچێ خوا پەنامان بدا تایە ئەوە دەرخەی کە تۆ سکاڵا لە خواکەی و بە کردەوەکان و بە ئەندامەکانی لاشت کردەوەیەک دەرنەبڕی ناشکری تیابێ بۆ نمونە هەنێک کەسەیە قوڕەکاتە سەرە هەنێک کەسەیە شیوە نەکا دەم چاوە ڕنێ بە تایبەتی لە خوشکان و لە ئافرەتان آخر فەرقی بینی پیا و ئافرەت هەر لەوەشا دەرەکەوێت هەر لەوەیە دەرەکەوێت ئافرەت لایەنی سۆزی زاڵە بەسەر لایەنەکەی تریە بۆیە سەیرەکەی ئافرەت خۆی پێ ناگیرێ لەو کاتانە شیوە نەکا قژە ڕنێ دەم چاوە ڕنێ هاوارەکە واوەی لێەکە بەڵام کەم جار لە پیاوانە هەیە ئەوە پیا و سەبری زۆرترە ئارامی زۆرترە بەڵام هەشە پیاوا هەیە باوەڕەکەی یەقەی خۆی دادەڕێ قوڕەکە بەسەری خۆیە لەوانەیە نەعوذ بالله ناشکری لێ دەمی دەرچێ جا ئەبێ ئینسانی مسلمان لەو شتانە خۆی بپارێزێ لە دڵت بەرامبەر بەخوا نەگۆڕێ زمانت شتێکی لێ دەرنەچێ ناشکری پێوە دیار بێ و هەروەها ئەندامەکانی لاشەتیش پێوە دیار نەبێت کە خوا پەنامان بدات تۆ ناشکری و سەبرگرتنی موسیبەت خۆشەویستەکانم لە سەرەتاکەیەوە دیارە دوای ئەوەی هەفتەیە تێپەڕی کرد مانگە تێپەڕی کرد هەمووان اعتیادیە بنەوە هەمووان اعتیادیە بنەوە ئەو کاتە مهمە کە تووشی موسیبەتەکە ئەبی ئەو ئافرەتە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ سەر قەبرستان بینی ئافرەتێک بەسەر قەبرێکەوە ئەگریە واوەی لێەکە مناڵێکی مردبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نصیحەتی کرد فەرمووی دایکەکەم بۆ واکەی نصیحەتی کرد یەکسەر ئەو نەیەڵا پێغەمبەری خوا نصیحەتی بکە نەیناسی پێغەمبەری خوای نەناسی یەکسەر وتی بڕۆ دوورکەوڕەوە لێم تۆ تووشی ئەوە نەبووی کە من تووشم بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو مناڵەکانی جگە لە فاتیمە لە ژیانی خۆیان هەمویان وەفاتیان کردوون چۆن تووشی ئەوە نەبووە کە تۆ تووشتە بێ بەڵام ئەو وایوت ئەو ئافرەت دوای ئەوە کە پێغەمبەری خوا ڕۆیشت وتیان پێوتیان تۆ نەتزانیەوە پێغەمبەری خوایە ئافرەتەکە زۆر پەشیمانەوە بوو هات بە هەڵەداوان هات بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری کرد حرەس و مەرەس ومانەی نییە یەکسەر چۆ ژوورەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا من داوای لێبوردنەکەم بەخوا نەمزانی تۆی تر ئالەم قسانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دایکەکەم سەبرگرتن لە سەدمەی یەکەمەوە حەسابە ئینەمە الصەبر من الصەدمەة الأولى یەکەم جا حەساوە نەوەک دوای ئەوەی کە زانیت ئەمە من پێغەمبەری خوام و ئەوانە ئەمجا تو سەبر دەربڕی یەکەم جا حەساوە جا زۆر گرنگە لەگەڵ یەکەم جارە تۆ سەبرت پێوە دیار بێ خوای تعالی فەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ وَبَشِّرِ الصَّابِرِينَ یەکسەر ئەوانەی کە سەبرە گرن کاتێک کە تووشی موسیبەتەکە ئەبن قالوا إنا لله وإنا إليه راجعون يكسر إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أو زور زور جرينجا دا وكارم خاي پروردگار بو خاطر ناوجوانا كان يخوي بو خاطر اسم عظمي خوي دا مزراو من كان لسر دينداريتي لسر إسلامتي خوايا صبر من في ببخشي لسر طاعتي خود خوايا صبر من في ببخشي لويك معصيتي تونكين يا ربي خوايا ئەگەر تووشی مصیبەتێکاتی لە ژیانی دنیاە یا ڕەبی خوایە سەبرمان پێ ببەخشی وامان پێ بکەی بە دڵ ناشکری نەکەین بە زمان ناشکری نەکەین بە ئەندامەکانی لاشەمان ناشکری نەکەین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێ کردین یا ڕەبی خوایە شیفای بدەی خوایە ڕەحمی پێ بکەی خوایە مسلمانێک کێشە و مەشاکلیان هەیە داوای لێ کردین کەوا دوعای بۆ بکەین چارەسەر ببێ یا ڕەبی خوایە کێشەکەی بۆ چارەسەر بکەی يا ربي خوايا بخاطر ناوجوانەکانی خۆت ڕحم بە مردوەکانمان بکەی یا ربی خوایە کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ربی خوایە قات و قڕی و گرانی لەسەر ئەم وڵاتەمان هەڵ بگری یا ربی خوایە کار بەدەستانی ئەم وڵاتە داد پەروەر و ڕێک و پێک بکەی کار بەدەستانێک بن خەمی ملەتی خۆیان بخۆن خەمی گیرفانی خۆیان نەخۆن یا ربی خوایە کار بەدەستێک بکەیتە کار بەدەستمان خەمی ملەت بخۆن ملەت بە کەسوکاری خۆیان تێبگەن یا ربی خوایە کار بەدەستێک نەکەی بە کار بەدەستمان کەوا هەر خەمی گیرفانی خۆیان و ماڵ و مناڵیان بێ یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت دەستی هیچ زاڵمێک مسەڵەت نەکەی بەسەرمانە ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون
ئازیزان خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان، بەشی سێم وتمان لە سەبرگرتنە لەسەر موسیبەت چی وامان پێ ئەکا کەوا موسیبەتەکانمان لەلا سووک و ئاسان بێ. هەندێک خاڵ، یەکەمیان ئیمانێکی بەهێز بە قەزا و قەدەر، ئیمانێکی بەهێزت هەبێ کەوا خوای تەعالا تۆی هێناوەتە دنیا تاقی دەکاتەوە، و قەزا و قەدەر کە ڕوکنی شەشەمی ئیمانە. تۆ ئیمانت وابێ هەموو شتەکان لەلایەن خواوەیە، هەر موسیبەتێکت تووشە بێ لەلایەنی خواوەیە، لەوانەیە غەڵەتی تۆیشی تیا بێ، زۆر جار خۆت ئیتیهام کە، نەک نەعوذ بالله خوا ئیتیهام کەی، خۆت تۆمەتبار کرد، تومەتەکان بۆ خۆت بگەڕێنەوە. ئەگەر خۆتیش کەم و کورتیەکت نەبوو ئەوە بزانە خوا ئیمتیحان دەکات. ئیمانی ئەمە زۆر گرنگە، ئەم ئیمان بە قەزا و قەدەرە خۆشەویستەکانم ڕوکنی شەشەمی ئیمانە. ئیمان بەخوا، ئیمان بە مەلائیکەکانی خوا، ئیمان بە کتێبە ئاسمانەکان، ئیمان بە پێغەمبەران، ئیمان بە ڕۆژی دوایی، ئیمان بە قەزا و قەدەر. ئەوە ڕوکنی شەشەمی ئیمانە. ئەگەر خوا پەنامان بدە ئەو ڕوکنت نەبێت، ئیمانەکەت تەواو لەدەست ئەدەی. بۆیە ئیمان بە قەزا و قەدەر بزانی ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب. هەمووی نووسراوەتەوە. بۆیە ئیمانی تەواوت هەبێ بەوە ئیسراحەتەکەی. دووهەم تەماحت هەبێ کە ئەم موسیبەتانەی توشتە بێ، تەماحت هەبێ کە پاداشتەکەی زۆر گەورەیە. ئەوەش زۆر گرنگە، چونکە خوای تەعالا ئەفەرمێ مژدە بێ بەو کەسانەی کە ئارامەگرن، ئەوانەی کە لە کاتی موسیبەتە ئەڵێن ئینا لله، ئێمە خۆشمان هی خۆین، نەک پارە و پول و ماڵ و مناڵ، ئێمە من خۆشم هی خوا، چیم پێ ئەکا ئیتر من تەسلیمی خوا. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، ئێمە خۆمانیشین خواین و هەموومان ئەگەڕێنەوە بە لای خوا. ئەگەر ئەوە بڵێ ئولائیکە عەلەیهم صەلەوات من ربهم وڕەحمە، خوای تەعالا سەڵەواتت بەسەرا ئەدا، ڕەحمەتی خۆی و بەرەکەتی خۆیت بەسەرا ئەڕێژێ. وأولئك هم المهتدون، براسي أوان الرئي بيشان دراون هداية دراون. أم پاداشتە گەورەیە لەدەستی خۆت مەدە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک ئەگەر خوا تاقیب کرد بکاتەوە بە لەدەستدانی خۆشەویستێکی، ئەگەر سەبر بگرێ پاداشتەکەی تەنها بەهەشتە. ئەگەر خۆشەویستێکت لەدەست بدەیت، ئیتر خۆشەویستەکە دۆستێک بێ، مناڵی خۆت بێ، هاوسەرەکەت بێ، باوکو دایکت بێ، برایەکی خۆشەویست بێ، هەر کەسێک لەمانە ئەگەر لە دەستی بدەیت و سەبر بگری، ئەجر و پاداشتەکەت زۆر گەورەیە، ئەویش بەهەشتە. یان لە ئەندامەکانی لاشت بێ، جاری وا هەیە چاوت لەدەسەدەی، جاری وا هەیە گوێت لەدەسەدەی، جاری وا هەیە دەستێک داوایە قاچت لەدەسەدەی، ئەمانە هەر هەموو ئەگەر سەبری لەسەر بگری پاداشتەکەی تەنها بەهەشتە. پێغەمبەران بە سەبرگرتن لەسەر ناڕەحەتیەکان و موسیبەتەکان گەورە بوون. من خۆم زۆر بۆی خۆم لە خۆمە ئەمە جێبەجێ بووە، بۆیە بۆ ئێوەش باسێکم. هەر موسیبەتێکم توش بێ بیر لە پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانەکەمەوە، سەیرەکەم یەکێ لە پێغەمبەران ئەو موسیبەتەی توش بووە، بۆیە سەبرەگرم. ئەگەر بوختیانێکیان بۆ هەڵبەستی، بیرکەرەوە کە موسا عەلەیهی سەلام بوختیانیان بۆ هەڵبەست. ئەگەر بوختیانیان بۆ ژن و ماڵ و مناڵت هەڵبەست، بیر لەوە بکەرەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بوختیانیان بۆ عایشە خێزانی هەڵبەست. ئەگەر لە ژیانە قەومەکەت دەربەدەریان کردی، ناڕەحەتیان کردی، بیر لەو هەموو پێغەمبەرانە بکەرەوە، هەر لە نوح، هەر لە کەسوکار، یعنی ئەوانە هەموویان ئاوا بوون. ئەگەر باوکت خراپ بوو، دایکت خراپ بوو، بیر لە ئیبراهیم عەلەیهی سەلام بکەرەوە کە باوکی خراپ بووە. ئەگەر کوڕت خراپ بوو، بیر لە نوح عەلەیهی سەلام بکەرەوە کە کوڕی خراپ بووە. ئەگەر ژنت خراپ بوو، بیر لە نوح و لوط بکەرەوە کە ژنەکانیان خراپ بوون. یعنی شتێک نییە خوای تەعالا یەکێ لە پێغەمبەرانی تاقی نەکرد بێتەوە، بۆیە بیر لەو بکەرەوە خۆت بخە شوێنەکەی، ئەو دڵت ئیسراحەتەکە. هەروەها یەکێکی تر لەو شتانەی کەوا ئەکا ئینسان دڵی ئیسراحەت بکا لە کاتی مصیبەتە، ئەویش ئەوەیە بیرکردنەوە لە نیعمەتەکانی تر کە خوا پێتی داوە. یعنی خوای تەعالا ئەگەر کوڕێکت لێ بسێنێتەوە، بیر لەوە بکەرەوە کە خوای تەعالا چەند کوڕ و کچی تری پێت داوە. ئەی ئەوانە نیعمەت نین؟ یان چەند ساڵ خوا ئەم کوڕەی دا بە تۆ وەکو نیعمەتێک، ئێستا وەکو ئەمانەتێک لێتی سەندۆتەوە. ئەو ئافرەتە سەحابیە کاتێک کە مناڵەکەی نەخۆشەکەوێت و ئەمرێ، کەس بە کەسوکارەکەی ئەڵێ کەس بە مێردەکەم ئەگەر ئێواراتەوە کەس پێی نەڵێت، خۆم نەوە پێی ئەڵێم،
کاتێ مێردەکەی هاتەوە بانی مناڵەکەی دابوو پێشوازێکی گەرمی لێ کرد زۆر بە گەرم و گوڕی نانی پێدا و پاشان یەلای کاری ژن و مێردیش ڕوو بدات دوای ئەوە ئەمجا فەرمووی پیاوەکە سیرکەن بەڕێزان بە تایبەتی خوشکان سیرکەن واللهی ئەمە لە لای خۆمانیش ڕووی داوە والله ئەمە هەر لەم ماوانەی پێشوە ڕێک لە کوردستانی خۆمان حاڵەتی لەم شەوە ڕوویدا کە من ئەیان ناسم ئەم ئافرەتە وە پیاوەکەی وتی پیاوەکە ئەگەر دراوسەیەکمان ئەمانەتێکی پێمان دابێ داوای ئەمانەتێکمان لیان کرد بێ شتێک مەسەن پارەیەک بە قەرزیە نابێتمان شتێک یعنی احتیاجیەک پێویستیەک لە دراوسەکەمان وەرمان گرتوێ ئێستا دراوسەکەمان هاتووە دوای ئەکاتەوە ئایا ئێمە ئەبێ دەم چاو بدەینە یەکا و تووڕە ببین و خۆمان عاجزکەین لەبەرەوەی ئەمانەتەکەی خۆی ئەباتەوە وەڵڵا ئەبێ بیدەیتەوە پێی و اعتیادیە و ئەبێ زۆر بە ئیستین یعنی هیچ دڵت هیچ نەکا بەرامبەریان حەق خۆیەتی و هی خۆیەتی و ئەیباتەوە دەی فەرمووی پیاوەکە خوای تعالی ئەم مناڵەی بە ئەمانەت دابووە دەست لای ئێمە و ئێستش خۆی ئەمانەتەکەی خۆی بردەوە سێکن بەڕێز ئەم ئافرەتە طبعا زۆر مهمە ئەمە طبعا پیاوەکە تووڕە بوو فەرمووی سەحابەی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم فەرمووی تۆ بۆ زوو دەنگت نەکرد بۆ ئێڵات من ئاوا لەشم گران ببێ و ئەمجا ئەمە باسکەی ئیتر یعنی تووڕە بوو دوایی کە بۆ پێغەمبەری گێڕایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی والله خوای تعالی زۆر عەجایبی هات لە ئیمانی ئەو خێزانەی تۆ بۆیە خوای تعالی ئەو دروستبوون و سەرجێیەی کە بوو لە بەینتانە خوای تعالی بەرەکەتی خستە ناوی و مناڵتان ئەبێ وخوای تعالی بەرەکەتیش ئەخاتە ژیانی ئەو مناڵەوە جا ئەڵێ چەند پشت لە دوای ئەوە پیاوی ساڵح و عولەمای گەورە بوو لەو شەوەوە سێکەم بڕێزان زۆر گرنگە ئێمە سەبرمان هەبێ ئاراممان هەبێ و دڵی خۆمان خۆشکەین بەوەی کە پاداشتی خوا زۆر گەورەیە دڵی خۆمان خۆشکەین کە خوای تعالی نیعمەتی تری پێمان داوە خوای تعالی چاوێکی لێم سندۆ بەڵام چاوێکی تر نیڵاوە خوای تعالی هەردوو چاومی لێ سندۆتەوە خوای تعالی گوێی پێم داوە ئەی خۆ ئەگەر گوێم نەبوایە چیم بکردایە چاویشم نەبوایە و گوێم نەبوایە خوای تعالی گوێی لێ سندمەتەوە من مناڵەکانم کە کەڕولاون جنابتان ئەزان زۆربەتان ئێستا من مناڵەکانم 4 کەڕولاو 2 کچ و 2 کوڕ هەر یەکێکیش ئەمانە هاوسەریان کردووە ئێستا لە بنەماڵی ئێمەیە هەر لە ناو ماڵی منە 8 کەڕولاڵ هەیە یعنی هەر مناڵەکان ئەوەی کوڕن ژنیان هێناوە ئەوەیشی کچن شویان کردووە 8 یەک کەسیان تیان نییە ئەهلی تاعەت نەبێ و خۆی دڵی ئێمە نەداتەوە بڵێ کاکە ئێمە خوا گوێ و زمانی لێمان سندۆتەوە خوا چاوی پێمان داوە لاشەی پێماندا واللهی ئەوان نەسیحەتی ئێمان کرد ئەوان ئامۆژگاری ئێمان کرد سێکەم بەڕێزان زۆر گرنگە ئینسان بەو شێوە تەماشای شتەکان بکە